کێشەکانم خۆش دەوێت چونکە هەموو کات بە ئەندازی سەختی دۆخەکە هێز و ئەزمونم پێدەبەخشن. کێشەکانم خۆش دەوێت چونکە باوەڕی تەواوم بە ئین الله ئیزا ئەحەب قەومەن ئیبتەلاهم هەیە. کێشەکانم خۆش دەوێت چونکە دڵنیام لە ڕاستی یاسای ئەمەش تێدەپەڕێت. کێشەکانم خۆش دەوێت چونکە یەقینم بە لەعەلەه خەیر هەیە. کێشەکانم خۆش دەوێت چونکە چاوەکانم زیاتر دەکەنەوە لە بینینی ڕووداوەکان و دەوروبەرەکەم بە باشی و جوانی، بەوەی کە کامە ڕاستە و کامە هەڵەیە، کامە ڕەشە و کامە سپیە، کێ دۆستە و کێ دوژمن، کێ دڵسۆزە و کێ بێوەفایە. کێشەکانم خۆش دەوێت چونکە دەبێتە هۆکاری بەستنی ژوانێکی پێویست لە نێوان خۆم و خۆم بۆ بە خۆداچوونەوە. کێشەکانم خۆش دەوێت چونکە بە تامەزرۆییەوە لە چاوەڕوانی ئەنجامی فەئینە مەع العوسر یوسڕادا دەبم. لە کۆتاییشدا ئەلحەمدولله عەلا کولی حال. خوای گەورە کاری هەموو لایەک ئاسان بکات.